تورکیا ترسێکی گەورەی لێ نوشتووە و دەڵێت ئیسرائیل دەوڵەتێک بۆ کورد دروست دەکات. ترامپ پشتی لە کوڕیشا کرد، کورد دەبێتە تاکە کارکتەری دیار بۆ گۆڕانکاری لە ئێران. ئێران موشەکی بالستیکی ئاراسەی تورکیا کردووە و ئەنقەرەش هەڕەشەی وەڵامدانەوە دەکات. ڕۆژنامەی تورکیا کە بە نزیک لە حکوومەتی تورکیا دادەندرێت راپۆرتێکی دەربارەی دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردەوە و تێیدا بانگەشەی ئەوە دەکات کە ئیسرائیل پلانی هەیە دەوڵەتێک بۆ کورد لە ئێراندا دروست بکات. بەڵام ئامانجی سەرەکی بریتیە لەوەی دۆزی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پەکەکەوە ببەسرێتەوە. ڕۆژنامەکە بەڵانشێتی گەورە لە لاپەڕەی یەکەمیدا نووسیویەتی هاوشێوەی مەهاباد ئیسرائیل پلانی هەیە لە ئێراندا دەوڵەتێک بۆ کورد دروست بکات. ڕۆژنامەکە هاوشێوەی میدیای دیکەی تورکیا کۆمەڵێک زانیاری ناڕاست و داتاشراوی دەربارەی جوڵەی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردوتەوە و دەیەوێت سەرجەمیان لە پارتی ژیانی ئازادی کوردستان کە ناسراوە بە پژاک لە بۆتە بدات بۆ ئەوەی وەک تیرۆر پێناسەیان بکات. دوای ئەوەی کەناڵی CNN ئەمریکی ئاشکرای کرد کە ترامپ ئامادەی خۆی دەربریوە بۆ ئەوەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پرچەک بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی ئێران، هاوکات پشتێکردنی تەواوەتی سەرۆکی ئەمریکا لە کوڕی شای پێشووی ئێران کە ڕایگەیان بە دوای کەسێکی دیکە بۆ حکومڕانی ئێران دەگەڕێن بە تەواوەتی کوردی وەک تاکە کارکتەری جێگەی متمانە بۆ گۆڕانکاریەکان لە داهاتووی ئێران دەرخست. تاوەکو ئێستاش لایەنەکانی ڕۆژهەڵات بە فەرمی بەدەم ئەو داوای ئەمریکا نەچوونە و داوای گەرانتی تەواوەتی دەکەن بۆ پشتیوانیکردنیان لە ڕوبەڕووبوونەوەی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها پاراستنی مافەکانی کورد لە ئێرانی دوای ڕوخانی ڕژێمی ئێستا. لایەنەکان ترسیان لە دووبارە بوونەوەی ئەزموونی ڕۆژاوای کوردستان هەیە کە ئەمریکا دوای 15 ساڵ هاوپەیمانی پشتی لە هەسە دەکرد یانەوێ گەرانتی ئەوەیان پێ بدرێت کە ئەو ئەزمونە لە ڕۆژهەڵات دووبارە نابێتەوە. وەزارەتی بەرگری تورکیا لە ڕاگەندراوێکی فەرمیدا ئاشکرای کرد موشەکێکی بالستی کە لە خاکی ئێرانەوە ئاراستە کرابووە و بەرەو ئاسمانی تورکیا دەهات پێش ئەوەی بگاتە ئامانجەکەی تێکشکێنراوە. باگوێرەی ڕاگەندراوەکە موشەکەکە دوای ئەوەی ئاسمانی هەردوو وڵاتی عێراق و سووریای بڕیوە ئاراستەکەی بەرەو ئاسمانی تورکیا دیاری کراوە دەست بەجێ لەلایەن هێزەکانی بەرگری ئاسمانی و موشەکی هاوپەیمانی باکووری ئەتڵەسی ناتۆ کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگیرن بەرپەرچ دراوەتەوە و لە کار خراوە.